ئێرە دووسخور ماتووە نزیکبوونەوەی هەڵبژاردن بەشێک لەلایەنە کوردیەکان لە یەکتر نزیک دەکاتەوە. لە دوای 16 ئۆکتۆبرەوە سەرجەم پارت و لایەنە سیاسیەکان جگە لە جوڵانەوەی نەوەی نوێ زیاتر لە 70 کۆبوونەوەیان لێرە و لە ناوچە کێشە لە سەرەکانی تر ئەنجام داوە. ئێستا باسوخواسی هەڵبژاردن لە یەکی نزیک کردوونەتەوە دەیانەوێت بچنە ژێر چتری هاوپەیمانێتیەکەوە کە یەکێتی سەرپەرشتی دەکات. ئەگەر بێت و ئێمە وەکو حزب کە هاودەنگین هاوڕاین تەباین لە ناویەکە بەڵام لە کاتی هەڵبژاردنەکەیش وابێ و لە دوای هەڵبژاردنەکان و نەتیجەکانی وابێ کە ئێمە ئەوەی ئەیکەین لە بەژۆنی خەڵکەکەمانە بێ ڕەنگ هەیە خەڵکی عاجز نەمێنێ خەڵکی بێزار نەمێنێ خەڵکێک بێ کەوا خۆی بێتە هاواری داواکانمانەوە خۆی وەری بگرێ و خۆشی دەنگمان باتێ بەڵام دیارە هۆکار لایەنەکان و حیزبەکان نابێ هەرگلی لەلایەنە سیاسیەکان بکەین ئەکرێ خۆ بەشێکی تەحملی مەسئولیاتەکە بکەوێتە ئەستۆی لایەنە سیاسیەکان بەڵام بەشەکەی ترشی ئەو جەماوەرێژ وەکو پێویست دەنگی نەداوە دیارە جەماوەرش قسەی خۆی هەیە کە بەشداری هەڵبژاردنی نەکردو دیارە لە پێشووترە ئاستی خزمەتگوزاری لە شارەکەیە ئاسی و تموحەی کە خەڵکی کورد هەی بۆ بەتایبەتی منتقە خەڵکێکی زۆری ئەنفا لە خەڵکێکی زۆری شەهیدە. پێچوانی ئەم لایەنانە جوڵانەوەی نەوەی نوێ قسەیەکی جیاوازی هەیە. ئەوان بەشداری هیچ کۆبوونەوەکی لایەنەکانیان نەکردووە بۆ بەشداری لە هەڵبژاردن لە ناوچە کێشە لە سەرەکان پێشیان وایە کۆبوونەوەکانیان هیچ ئەنجامێکی نییە و تەنها بۆ دابشکردنی پلە و پۆستە لە دوای هەڵبژاردندا بێگەر لە چاوەڕوانکردنی بڕێ پارە یاخود پۆست هیچ شتێکی تر ئەوتۆنیە. نەوەی نوێ خۆی بەدەر لە هاوکێشەی پارتی یەکێتی دەزانێ و پێی وایە چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەبێ بە ڕێگایەکی تر بێ بەجیا لەو سیاست و ئەجندایی کە پارتی یەکێتی پیادیان کردو لە ڕابردوودا. ئەوەی ئێستا بەشێک لەلایەنە کوردیەکان دەیکەن بۆ پێکێنانی لیستی هاوبەش خۆیان بێگرزی کورد ناوی دەبن بەڵام بەشێک لە لێکدانەوەکان بەو ئاراستەیەن کە تەنها کاتی هەڵبژاردن و بۆ جوڵاندنی هەست و سۆزی خەڵکە ئەگینا هەردوای هەڵبژاردن بە تایبەتی یەکێتی و پارتی دەکەونە تۆمەتبارکردنی یەکتر بە خیانەت و شەڕ و ناکۆکی میدیایی و سیاسی. دیار محەممەد NRT قەزای دووسخور ماتوو.